والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. قيشتنا آياتي شست شش سورة النساء لا برا هشتاو نو دواي خوانوي آيات كان دزدغين بتفسير كردني. أعوذ بالله من الشيطان الرجيم. ولو أنا كتبنا عليهم أن اقتلوا أنفسكم أو اخرجوا من دياركم ما فعلوه إلا قليل منهم ولو أنهم فعلوا ما يوعظون به لكان خيرا لهم وأشد تثبيتا وإذا لآتيناهم من لدنا أجرا عظيما ولهديناهم صراطا مستقيما ومن يطع الله والرسول فأولئك مع الذين أنعم الله عليهم من النبيين والصديقين والشهداء والصالحين وحسن أولئك رفيقا ذلك الفضل من الله وكفى بالله عليما. يا أيها الذين آمنوا خذوا حذركم فانفروا ثبات أو انفروا جميعا وإن منكم لمن ليبطئن فإن أصابتكم مصيبة قال قد أنعم الله علي إذ لم أكن معهم شهيدا ولئن أصابكم فضل من الله ليقولن كأن لم تكن بينكم وبينه مودة يا ليتني كنت معهم فأفوز فوزا عظيما. فليقاتل في سبيل الله الذين يشرون الحياة الدنيا بالآخرة ومن يقاتل في سبيل الله فيقتل أو يغلب فسوف نؤتيه أجرا عظيما. آتي شستو شش طبعا رك تاوكري آتكي بيشوية كقوتمان دوور وكان صفتیان وابوو عادەتیان وابوو کاتێک کە کێشەیەکیان دەبوو لە جیاتی ئەوەی بێنە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم کێشەکانیان دەبردە لای کەسە تاغوت و تاوانبار و ستەمکارەکان و کاتێکیش تەقەن دەهاتنە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم حکمێکی بۆ دەردەکردن ئەگەر حکمەکە لە مەسلەحەتیان نەبا لە بەرژەوەندیان نەبا پێی ڕازی نەدەبوون ناڕەزایەتیان دەردەبڕی دانەویست بچن لە شوێنێکی دیکە لە جێگایەکی دیکە کەسێکی دیکە حکمەکەیان بۆ بدا. جاخوای گەورە تەبەن هەر لە سەرزەنشکردنی کەسە دووڕ و منافقەکان دەفەرمێت وەلەو ئەننا تەبەن پێشتر فەرمومان کەسی دووڕ و منافق ئەگەر تاوانی دەکرد و گوناهی دەکرد تەنها داوای لێخۆشبوونی کردبا لەخوا پێغەمبەر صلی الله عليه وسلم داوای لێخۆشبوونی بۆ کردبار خوا ڕێک لێی خۆش دەبوو. تەبەن ئەوە تەوبە بەو شێوازە ئاسانیە قبوڵکردن تەنها لە ئومەتی پێغەمبەردا هەبوو صلی الله عليه وسلم. لە ئومەتانی دی کاتێک کەسێک تاوانێکی دەکرد بە تایبەتی ئەگەر تاوانەکەی تاوانێکی گەورە بایە دەبوایە بۆ خۆی بکوژێ بۆی خوا تەوبەکەی لێ قبوڵکە یان دوو کەس لە بەرامبەر یەکتردا بێتاوانێک و تاوانبارێک دەبوا بێتاوانەکە تاوانبارەکەی بکوشێ بۆی خوا تەوبەکەی لێ قبوڵکە. ئەگەر کەسبایە خۆی بکوشێ یان خۆی ڕاگرێ بۆی بکوژن بۆی تەوبەی لێ قبوڵ ببێ تەبەن هەر قازانجی دەکرد چونکە ئەگەر قبوڵی بایە خوارێک لێی خۆش دەبوو تەبەن دنیای بەجێ دەچوە بەهەشتێ هەر قازانجی دەکرد. بەڵام چێ دەیتوانی ئەو حکمە جێبەجێکە تەنها کەسێک
دەیتوانی ئەو حکمە جێبەجێکە کە ئیمانێکی قایم ئیمانێکی پتەوی هەبایە ئەگەر کەسێک ئیمانێکی پتە و قایمی نەبایە بە بێگومانی ئەوەی پێنە دەکرا جاخوای گەورە بە دووڕوەکان دەڵێ ئەی ئەگەر خوای گەورە ئەوەی دانابایە ئێستا تەنها داوای تەوبەت لێ دەکات تەنها دەڵێت گوناهت کرد تەوبە بکە بەدڵ پەشیمان ببەوە داوای لێ خۆشبوون بکە گوناهەکەت هەرچیەک بێت هەر چەندێک بێ خوای گەورە تەوابە و ڕەحیمە هەم لێت خۆش دەبێت تەوبەکەت لێ وەردەگرێ زیاد لە تەوبەکەش زۆر جار خراپە و گوناهەکەشت بۆ دەگۆڕێ بە چاک ولو أن جاء جار دەفەرمێت ولو أنا كتبنا عليهم ئەگەر ئێمە كتبنا عليهم فەرزمان کردبا واجبمان کردبا لەسەریان ئەنی قوتولو ئەنفوسەکم کە پێمان گوتپانە خۆتان بکوژن کاتێک کە تاوانێک دەکەن ئەوی خروجوو من دیاریکم یا بڕۆنە دەرێ لە ئاوەدانیەکانتان بانگی پیرۆزیشکەوە پەیوان خانەش پیرۆزی بڵێوەرە زۆرێ ولو أنا كتبنا عليهم ئەگەر ئێمە واجبمان کردبا فەرزمان کردبا لەسەریان ئەنی قوتولو پێمان گوتپان بکوژن کاتێک گوناهێک دەکەن ئەوی خروجوو من دیاریکم یا بڕۆنە دەرێ دوای گوناهکردن لەو ئاوەدانیانەتان کە تێیدان خوا دەفەرمێ ما فعلوه ئەو کارەیان نەدەکرد دووڕوەکان منافقەکان إلا قليل منهم تەنها کەسێک کەمێک نەبێت لەناو ئیمانداران لەناو ئیمانداراندا کەمێک دەبوون ئەو ئەمرەی خوا ئەو فەرمانەی خوا جێبەجێکەن لەنا زۆرینە لە ئیماندارەکانیش نە هیچ دووڕوەکان جێبەجێیان نەدەکرد ئیماندارەکانیش لەوانەیە ئیستیعداد و ئامادە باشیان نەبایە ها ئێستا خوا ئەو هەموو چاکەی لەگەڵ کردووی پڕاو پڕ بە زەوی گوناهت هەبێ شیرک و قەتڵ و زیناشت هەبێ ئینسان تەنها بەدڵ پەشیمان بێتەوە بەدڵ بڕیاری واسهێنان بدا خوا یەکسەر لی خۆش دەبێ ئەی ئەگەر وەکو ئومەتانی دیکە بایە تەبەن چمان دەکرێت ئەو کاتی بێگومان تەبان تەوبەکردن ئەو کاتی زۆر زەحمەت بوو زۆر ئەستەم بوو کەسە کە تووشی تاوان دەبوو ئەگەر ئیمانێکی زۆر زۆر چاکینە باجا کاتێک ئەو ئاەتە هاتە خوارێ کۆمەڵێک لە سەحابە وتیان ئەی پێغەمبەری خوا سوێن بەخوا ئێمە ئەگەر ئاواز بە هەر قوڵمان بوو ئەوە ئیماندارە ڕاستەقینەکان بوون بەبێ گومانیش تەبان هەر قازان زەکا ئینسان ولو أنا كتبنا عليهم ئەگەر ئێمە واجبمان کردبایە لەسەریان خۆیان ئەنی قتولو ئەنفوسەکم پێمان گوتپان بکوشن خۆتان ئەوی خروجوو من دیاریکم یا بڕۆنە دەرێک دوای گوناهکردن بۆی خوا تەوبەتان لێ وەرگرێ لە ئاوەدانیەکانتان ما فعلوه ئەو کاریان نەدەکرد إلا قليل منهم تەنها کەمێک لەوان نەبێ ولو أنهم فعلوا ما يوعظون به ئەگەر ئەوان فعلوا ئەنجامیان دابایە ما يوعظون به ئەوەی کە ئامۆژگاری پێکراون ئەو ئامۆژگاریەی کە پێی کراون ئامۆژگاریەکانیان جێبەجێ کردبە لەکانە خەیڕەن لەهم بەبێ گومانی زۆر زۆر چاکتر بوو بۆ ئەوان ئەوە یەک و ئەشەد و تەثبیتە ئەشەد یعنی چاکتر باشتریش ئیمان لە دڵیاندا جێگیر دەبوو دەچەسپا ئیمانیان دامەزراوتر دەبوو واضح حوانە ئەگەر واجبمان کردبا لەسەریان دوای تاوانکردن پێمان گوتپان خۆتان بکوشن یا لە ئاوەدانیەکانتان بڕۆنە دەرێ ئەو کاریان نەدەکرد تەنها کەمێکیان نەبێ ولو أنهم فعلوا ما يوعظون به ئەگەر ئەوان ئەنجامیان دابایە ما يوعظون به ئەو شتێک کە ئامۆژگاری پێکراون کە تەوبە و پەشیمان بوونەوە و ڕازیبوونە بە حکم و شریعەتی خوا لەکانە خەیڕەن لەهم بەبێ گومانی ئەوە زۆر زۆر چاکتر بوو بۆیان لەو نیفاق و دووڕوویەی کە هەیەە و ئەشەد تەثبیتە ئەشەد یعنی چاتر باشتریش تەثبیت ئیمانیان لە دڵدا دامەزراوتر و جێگیرتر دەبوو وئیذەن و ئەو کاتەش کە ئەو کاریان کردبا لە ئاتەیناهم بە دڵنیاییەوە پێمان دەبەخشین من لەدونا لەلایەن خۆمانەوە ئەجڕەن عەظیمە پاداشتێکی زۆر گەورە وئیذەن یعنی ئەو کات کە بە حکمی خوا ڕازیبان بە شریعەتی پێغەمبەر ڕازیبان صلی الله عليه وسلم ڕخنیان لە حکمی پێغەمبەر نەگرت با صلی الله عليه وسلم لە ئاتەیناهم پێمان دەدان لەلایەن خۆمانەوە پاداشتێکی زۆر گەورە ئەوە یەک وەلە هەدەیناهم و بە دڵنیاییەوە ڕێنمونیشمان دەکردن سیڕاتەن مستەقیمە بۆ ڕێگایەکی ڕاست و دروست کە ڕێگای خوایە کە ئەو ڕێگایە کە ئینسان دەگەیەنێتە بەهەشت و بەختەوەری و سەرفرازی پاشان دەفەرمێت ومن يطع الرسول ومن يطع الله والرسول هەر کەسێک گوێڕایاڵی خوا و گوێڕایاڵی ئەو پێغەمبەرە بکات صلی الله عليه وسلم
گوێڕایاڵی خوا گوێڕایاڵی پێغمبەر بەڵام لە هەموو شتێکی تەنها لە نوێژ و ڕۆژ و هەندێک ڕواڵەت و شتی جزئی و لاوەکی بە شەریعەتی خوا ڕازی بی بە هەمووی بە شەریعەتی پێغمبەر ڕازی بی صلی الله عليه وسلم هەمووی ئەوەی لە مەسلحەتە لە دنیای ئەوەی لە زەرەری شت بێ کە هیچی لە زەرەری ئینسان نییە فەئولائیکە ئەو کەسانەی گوێڕایاڵی خوان گوێڕایاڵی پێغمبەرن صلی الله عليه وسلم مع الذین لە قیامەتێ لەگەڵ ئەو کەسانن کە ئەنعەم الله عليهیم کە خوای گەورە ناز و نیعمەتی لەگەڵ کردوون ئەوانەی خوا ناز و نیعمەتی زۆری لەگەڵ کردوون یا لەگەڵ یان دەکاچێن من النبیینە پێغمبەرانن سەلامی خوایان لەسەر بێت کە مەرتەبە و پلەیان لە بەهەشتێ لە هەمووان بەرزترە دوای ئەوان والصدیقین ڕاستگۆیان ئەوانەی ڕاستگۆیی تێدا یعنی تێیاندا دەدرەوشێتەوە لە هەموو شتێکدا ڕاستن لەگەڵ خوا لەگەڵ خۆیان لەگەڵ خەڵک والشوهەدا ئەوانەی لە پێناوی خوای گەورەدا شەهید دەبن والصالحین ئەوانەی پیاو چاکن و چاکەکاری تێیاندا دەدرەوشێتەوە وحەسوونە خوا دەفەرمێ باشترینن ئولائیکە ئەوانە ڕەفیقە بۆ هاوڕێتی جا دیقەتی دەنێت طبعا لە فاتحایدا کە ئێمە دەڵێن ئیهدینە الصراط المستقیم زانیان یعنی چی ڕێک یعنی داواکردنی ئەوەی ئیهدینە الصراط المستقیم یعنی خوایە ڕێنمونیم کە بۆ ڕێگای ڕاست تەفسیری صراط المستقیمی فاتحای ئەو ئاەتەیە بۆ معلوماتتان ئەوانەی خوا نیعمەتی لەگەڵ کردوون چێن من النبیین والصدیقین والشهداء والصالحین تۆ یعنی هەموو ڕۆژێک کە فاتحای دەخوێنی کە دەڵێ ئیهدینە الصراط المستقیم یعنی دەڵێ خوایە داوات لێ دەکەم لە بەهەشتێ بمکە ڕەفیقی پێغمبەران سەلامی خوایان لەسەر بێ بمکە ڕەفیقی ڕاستگۆیان بمکە ڕەفیقی شەهیدان پیاو چاکان جا طبعا مەرز نییە هەموو کەس ببێ بە پێغمبەر وایە بەس دەکرێت ئینسان لەگەڵ پێغمبەران بێ بۆ معلوماتتان بە قسەی خوای بکە بە قسەی پێغمبەری بکە صلی الله عليه وسلم لە قیامەتێ شوێن و جێگات لەگەڵ شوێن و جێگای پێغمبەرانە بەبێ گومانی ئاەتی خوای گەورەیە مەسەرەن مەرز نییە ئینسان 100% ڕاستگۆ بێ یا قەت ناڕاستی نەگوت پێ وایە بەڵام ئەگەر گوێڕایاڵی خوا و پێغمبەری خوات کرد لە زۆرینەی ئەو شتانەی کە هەن و لە تواناتداهانە خوا لە قیامەتێ دەخاتە گەڵوان یان مەرزنی هەموو کەس شەهید بێ لە پێناوی خوا وایە بەس بە قسەی خوا و پێغمبەری خوا بکە خوای گەورە لە قیامەتێ دەخاتە ڕێزی شەهیدانەوە بە پیاوچاکانیش بە هەمان شێوە بۆیە ئیمامی شافعی هەمیشە دەیگوت من لە پیاوچاکان نیم بەڵام پیاوچاکانم خۆش دەوێت بە ئومێدی ئەوەی لە قیامەتێ لەگەڵ ئەوان بم چونکە الحەدیث طبعا المرء مع من أحب يوم القيامة مرۆڤ لەگەڵ ئەو کەسەیە کە خۆشی دەوێت نیشانەی خۆشەویستی خواتیە بە قسەکردنی پێغمبەر صلی الله عليه وسلم هەر کەسێک ئیدعای خۆشەویستی خوا بکە دەبێت بە دوای پێغمبەر کەوی بە دوای پێغمبەر کەوتی ڕێک یعنی خواشت خۆشویستووە یعنی خوش ئەتۆی خۆشویستیوی لە قیامەتێ جێگات لەگەڵ پێغمبەرانە با تۆش پێغمبەر نەبی جا ئەگەر سەیری سەبەب نزولی ئاەتەکەی کەین زۆر جێگای سەرنجە پیاوێک هەبووە ئەنساری ناوی ثەوبان دەڵێن ڕۆژێکیان هاتۆتە لای پێغمبەر صلی الله عليه وسلم کە پێغمبەر چاوی پێکەوتووە بینیوێتی دم و چاوی تێکچوون ڕەنگی زەرد هەڵگەڕاوە داما و خەفەتبار پێغمبەر لێی دەپرسی ثەوبان چیتە بۆ هات لێ هاتووە بۆ ناڕەحەتی دەڵێ ئەی پێغمبەری خوا لە ماڵێ دانیشتبووم بیرم لێک شتی دەکردەوە لێک بابەتی دەکردەوە چی ئەی ثەوبان دەڵێ بیر لەوەی دەکەمەوە کە ئێستا لە ماڵێک کەوە ڕەزیت دەکەین بیرت دەکەین ڕێک هەڵدەستم دێم لێرە دەدبینم بە ببینەکەی تۆ نیسبەتێک دڵم خۆش دەبێت کە بیری قسەکانت دەکەم دێمە مەجلیسەکەت دادەنیشم گوێت لێ دەگرم دڵم خۆش دەبێت و دڵم فەراح دەبێت بەڵام بیرم لەوە کردەوە کە کاتێک قیامەتدا دێ و دەچینە بەهەشتێ ئەتۆ لە پلە بەرزەکانی لەگەڵ پێغمبەران دای ئەمەش لە پلە خوارەکانین کەوت و وەکو تۆمان پێناکرا خەفەتم لەوە خواردووە کە لە قیامەت و لە بەهەشتێ لە تۆدا دەبڕم ڕێک خوای گەورە ئەو ئاەتەی ناردە خوارێ ومن يطع الله والرسول مع الذين أنعم الله هەر کەسێک گوێڕایاڵی خوا و پێغمبەر بکات صلی الله عليه وسلم بەبێ گومانی خوای گەورە لە قیامەت لەگەڵ ئەو کەسانەدا حەشری دەکات کە خوا نیعمەت و چاکەی لەگەڵ کردوون بۆی ئاسانە بەڕاستی ڕەفیقاتی پێغمبەر ئینسان ئەگەر حەزی لێ بێ تەنها نیسبەتێک خۆماندووکردنی دەوێت بەبێ گومانی
نسبەتێک زاڵبوونی دەوێت بەسەر دەرونی خۆتدا بەڵام گەیشتن بە پێغمبەر صلی الله عليه وسلم ها زۆر جار خەفەت دەخۆین لەوەی کە ئێمە وەکو سەحابان پێغمبەرمان نەدیوە وایە یان تەمەنا و حەزی زۆرینەی ئیمانداران ئەوەیە کە ئەگەر بەخەو نیش بێ جارێک پێغمبەر ببینێ صلی الله عليه وسلم وایە خۆ ئەگەر ئەوە سەحابە نەبووینەوە قەدەری خوای وایە بەڵام خۆ حەدیثمان هەیە جارێ ئەوەی لە دوای پێغمبەر دێ صلی الله عليه وسلم لە سەردەمی فیتنە و خراپەکاریدا پابەند دەبێ بە دینەوە ئەجر و پاداشتی لەی سەحابان زۆرترە ئەوە یەک و دووهەم ئەگەر لە دنیادا پێغمبەرت نەدیوە صلی الله عليه وسلم کە دنیا کاتیە خۆ سەحابە ئەوەی لە یەکەم ڕۆژیش ئیمانی بە پێغمبەر هێنابێ صلی الله عليه وسلم 23 ساڵ لەگەڵ پێغمبەردا بووە وایە ئەوەی یەکەم ڕۆژی پێغمبەرایەتی ئیمانی پێ هێنابێ پێغمبەر صلی الله عليه وسلم 23 ساڵ بە پێغمبەرایەتی ژیاوە وایە ئەگەر بمانەوێ بگەین بە پێغمبەر صلی الله عليه وسلم فعلا بەدڵ حەزمان لێی بێ بەس بە قسەی خوا و پێغمبەری خوا بکە خواش ناڵێ 100% لە چەند ئاياتمان هەیە فاتقوا الله ما استطعتم خوا دەفەرمێت تەقوای خوا بکە ئەوەندەی لە توانادایە طبعا کەس نابێتە فریشتە و کەس نابێتە مەلائکەت لا يكلف الله نفسا ها خوا چاکەی لەگەڵ کردوین خوای گەورە تەنها ئەو شتەمان داوا لێ دەکا کە لە تواناماندا هەیە توانای خۆت بەکاربێنە ئەوەی لە توانای خۆتدا هەبوو لە واجیبات بیکە ئەوەی پێت نەکرا خوا لەسەرت محاسەبە ناکە لە گوناه ئەوەی پێت دەکرێت دوورکەوە ئەی ئەگەر توش بووی جاری وایە شەیتان فێڵ لێ دەکا یا خۆت پێ ناپارێزرێ ئەویش یەک تۆبەی دەوێت یەک پەشیمان بوونەی دەوێت خوای گەورە لێت خۆش دەبێت بۆیە ئاسانە بەڕاستی گەیشتن بە پێغمبەر صلی الله عليه وسلم ئەگەر ئینسان بەڕاستی و بە صادقانە بیەوێ زەحمەتی تێدا نییە ومن يطع الله والرسول هەر کەسێک گوێڕال هەر کەسێک طبعا ئەو منە لە عربیدا بۆ پیاویە بۆ ژنیە بۆ تاکیە بۆ کۆیە کەم زۆر هەر کەسێک هەر کۆمەڵە خەڵکێک پیاو بێ ژن بێ کەم بن زۆر بن گوێڕایاڵی خوا و پێغمبەر بکەن ئەوانە ناڵێ ئەوانە لەگەڵ ئەو کەسانەدان کە خوای گەورە ناز و نیعمەت و چاکەی لەگەڵ کردوون هەموو ڕۆژت کە دەڵێ ئیهدینا الصراط المستقیم ئینسان دەبێت بەو نیەتەی دوعایەکە بکە کە دوعا دەکەی خوای گەورە بتخاتە ڕیزی ئەوانەوە من النبیین پێغەمبەران والصدیقین ڕازگۆیان شەهیدان پیاوچاکان وحەسونا یعنی ئەوانە چاکترینن ئولائیکە ئەوانە بۆچی ڕەفیقە بۆ هاوڕێتی ذلكە جاخوا دەفەرمێ ئەوە کە ئینسان بەس بە قسەکردن و بە بەگوێڕایاڵیکردنی پێغەمبەر ببیە پێغەمبەر یعنی نەک ببیە پێغەمبەر لە دنیای یعنی مەقامت مەقامی پێغەمبەران بێ شوێنی پێغەمبەران بێ ئەو الفضل من الله چاکە و بەخششێکە خوای گەورە داویەتی وەکەفا بالله علیمە بەسە خوای گەورەش ئاگاداری کردەوەکانت بێ یعنی پێویستت ئینسان پێویستی بە خۆ عەرزکردن و خۆناساندن نییە لە کار و کردەوەی چاکەدا وایە کردەوەیە کە نیەتی دڵی خۆت لەگەڵ خوا سافکە خەڵک چۆنت بۆ دەخوێنێتەوە چۆنت بۆ حساب دەکا چۆنت بۆ دەژمێرێت و چۆنت بۆ دەنووسێ لەکن خۆی نووسینی خەڵکی هیچ نییە وایە ذلك الفضل من الله ئەوە فەضل و بەخشش و چاکە و زیادەیەکە لەلایەن خواوە بەخشراوە بە ئومەتی پێغمبەر صلی الله عليه وسلم وەکەفا بالله بەسیشە خوای گەورە کە عەلیم ئاگاداری کردەوەکانت بێ ئاگاداری نیەتت بێ تەمان خەڵک وەک دەڵێ چۆن تەفسیری کردەوەکانت دەکا جا هەردوو ئەوەکە خراپن ها ئینسان کردەوەی چاکا بۆی خەڵک مەدحیکار خراپە زۆر جاری ئینسان هەندێک کردەوانە نایکە دەڵێ بۆی خەڵک گومانی خراپم پێ نەبا وانەزانن ڕیابازی دەکەم تەوە نەو ژۆر خەر خراپە خەڵک بە ڕیابازت دەزانێ نازانێ کەیفی خۆیەتی گرنگۆی تۆ نیەتی خۆت تێک نەدەی نیەتی خۆت نەگۆڕی ئەوەی دیکە هیچ نییە یا ئەیها الذین ئامنوا ئەوجار دەفەرمێ ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە خذوا وەرگرن حیذڕەکم خۆپارێزیتان احتیاطی خۆتان ئامادەباشیت لە ئامادەباشی دابن هەمیشە حیذر یعنی مسلمان هیچ کاتێک لە بەرامبەر دوژمنەکانیدا نابێ کەم تەرخەم و ئیهمال بێ وایە جا طبعا ئینسان چەند دوژمنی هەیە دوو زۆر دوژمنێکیان ئینسانە وایە بۆ ئەوانەی کە ئینسانن دەبێت چی بکەی بەچی دوژمنایەتیت دەکەن ئەو شتیان بۆ حازرکەی مسلمان بەنمونە ئەگەر دوژمنەکانیان تانک و زری و پۆش و تایرە و دەبابە و ئەتۆمیان هەبێ مەفروزە مسلمانانش هەوڵدەن هاوشێوەی ئەوان چەک و ئەسلیحە پەیداکەن بۆی کاتێک کە تینیان بۆ هات بەرگری لە خۆیان بکەن چونکە لە
سەردەمی وەک دەڵێ عرزکردنی قووەت و هێزە و بەرامبەر تەنها حساب بۆ هێز و قووەت و شتی مادی دەکات. ئەوە بۆ ئینسانەکان کەسێک بەنووسین دوژمنایەتیت دەکات ئەتۆ دەبێ خەڵک و خۆت ئامادەکەی بەنووسین وەڵامی دەیەوە. کەسێک کۆڕ و سمینار لەسەر ئیسلام و مسلمانان دەگرێ دەبێت تۆش کۆڕ و سمینار بگری هاوشێوەی وان ئەوان بەچی دوژمنایەتیت دەکەن ئینسان دەبێ کە دەڵێ حیدڕەکم یعنی هەمان سیلاح و هەمان چەک هەمان شێوازی بەرگریکردن لەگەڵ ئینسانەکاندا بەکاربێنە. ئەی لەگەڵ دوژمنەکەی دیکە کە جنۆکەن و نایان بینین تاوان شەیطان خۆی جوندیەکانی و جنۆکەکان کە دوژمنی سەرسەختی ئینسانن جنۆکە کافرەکان تەبان بەچی ئینسان دەتوانێت خوان لێ پارێزی ئەو ئەمە دەبین و ئێمە ئەوان نابینین وایە خۆپارێزی لە ئەوان ذیکرەکانن کە پێغەمبەر صلى الله عليه وسلم بحسن و قەڵا ناوی بردوون وایە ئەویش تەوەکولت بەخوا بێ مەسەڵەن یەک ئەعوذ بالله بکە سەرک و ئەسلیحەشی نایە جنۆکە چون جنۆکە دەبابە و دۆشکە و شتیان پێ نییە وانە تەنها خوتە و وەسوەسە و فریودان و خەڵەتاندنیان پێ بە تەوەکولەوە بە قەناعەتەوە یەک ئەعوذ بالله بکە بربەستێکی وەکو شاخی دروست دەبێت لە بینی خۆت و ئەوەیدا یەک تەعەووذێکی بخوێنە ئەگەر بە قەناعەتەوە بخوێنی تەبانەوە بەبێ قەناعەت بخوێنێر بە کەڵک نایە بۆیە قەستم هەردوو خۆپارێزیەکە ضرورن بۆ ئینسانەکان ئینسان واجبە لەسەری بەرامبەرەکە بەچی دوژمنایەتیت دەکەن هەمان شتیان بۆ حازرکەی بۆ جنۆکە و ئەوانش خوای گەورە ئەو پێغەمبەر صلی الله عليه وسلم وخوا ئەو تەعەووذەکان ئەو ذیکرانەی کە خۆپارێزی وقایانە بیان خوێنە خوای گەورە لەو دوژمنەش دەتپارێزی. يا أيها الذين آمنوا أي أوانك إيمان تان هنا خذوا حذركم يعني هميشة ورقرن خوبارزي خوتان هميشة احتياطي خوتان ورقرنو آقاتان لخوتان به جا فانفروا يعني رابرن بو جهاد كردن ثبات دست كومل بدوا يقدا أي جهاد كردني بباوران هەر جەمیعە هەر هەمووتان بەیەکەوە وایە لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم هەندێک جار پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەیویست داعوە و دینەکەی بگەێنێ بە شوێنێکی هەندێک جار دەیگوت ئەو 15 کەسەتان ئەو 20 کەسەتان ئەو 30 کەسەتان ئەو 40 کەسەتان با بچێتە فڵان شوێنەی ئەوە بۆ فڵان شارە جەماعەتێکی دیکەی دەناردن بۆ شارێکی دیکە جەماعەتێکی کە بۆ شارێکی دیکە تەمان لەو حاڵەتەیدا خوای گەورە بە سەحابەکان دەفەرمێ ئەگەر پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانێکی لەو بابەتەی پێکردن فەرمانەکەی جێبەجێکەن ئێستا کە پێغەمبەر نییە صلی الله عليه وسلم طبعا ئینسان کە لەگەڵ مسلمانان بەیەکەوە بە تەمای خزمەتکردنی دین بوو هەمان حکمە ئەگەر پێیان گوتی فلان شتەی بکە پێویستە بیکەی بۆ خزمەتی دی دەرسە دەورە محازەڕەیە وتارە جاری وایە ڕۆیشتنە سەفەرکردنە ئەگەر لە تواناتدا هەبوو مادام دەزانی لە مەسلحەتی دینەکەت و بڵاوکردنەوەی دینەکەتە واجبە خۆ لە سەدایەکی ئەو مەفرەزانەی کە پێغەمبەر ناردوونی صلی الله عليه وسلم بۆ شار و ئاوەدانیەکان بۆ داوای ناردوون کەمترین شەڕیان توش بووە بۆ معلوماتان لە هەموو سەردەمی دەسەڵاتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم ژمارەی کوژراوان لە چەند سەد کەسێکی تێنەپەڕیوە ئەویش هەمومان دەزانێن تەوان شەڕەکان لە ئەو پەڕی ناچاری داکراون دەنا سەحابە کە چوون بۆ شوێنان بۆ داوای چوون و هەتا ئاخر دەرەجەژڕەی بڵاوکردنەوەی دینیان لێ نەگیرابێ یا دەزرێژیان دەکرابێتە سەرێ ئیسلام بۆ خەڵک کوشتنی نەهاتووە بۆ ئەوی نهاتوو خەڵکی بەڕێکا بۆ جەهەنەمێ بۆیە مەبەستم ئێستا هەمان حکومە بەرز نییە کە پێویست بوو لە شوێنێک خزمەتی دینکەی و پێیان گوتی بەتەنێ لەگەڵ کەسێکی دیکە لەگەڵ کۆمەڵێکی دیکە مەفروزە ئینسان چی پێدەکرێ بیکە وئین منکم بێگومان عەفو ئەوەی پێشتر یا ئەیها الذین ئامنوا خذوا حذرکم ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە هەمیشە خۆپارێزی خۆتان وەرگرن و ئاگاتان لە خۆتان بێ فەنفیڕوا ثوباتین یعنی بڕۆنە دەرێ و ڕاپەڕن بۆ بڵاوکردنەوەی دین و شەریعەتەکەتان دەستە دەستە ئەوینفیڕوا یا ڕاپەڕن و بڕۆنە دەرێ جەمیعە هەمووتان بەیەکە چونکە هێندێک جار پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیفەرموت ئیشم بە 15 کەسە بنمونە چێ دەچێت اختیاری بوو طبعا 15 کەسەکە تەواو بایە ئەوانی کە واجبەکەیان لەسەر لا دەچوو هەندێک جاریش پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیفەرموو هەر هەمووتان لە ئەوەی لە توانایدا هەیە لە دەسەڵاتیدا هەیە خۆت ئامادەکە ئەو کاتی طبعا هیچ کەس بۆی نەبوو خۆی بدزێتەوە جاخوا دەفەرمێ وئین منکم بێگومان لەناو ئێوەی ئیمانداردا لەناو ئێوەدا خەڵکانێک هەن
لەمەن لە یوبەطئەنە کەسانێکن تەمبەڵی دەکەن تەوەسەلی دەکەن خۆیان دەخافڵێنن واضحە یعنی بە ئەمری پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پێغەمبەر ناو بە ئەمری سەرکردە و قیادەی مسلمانان ناچێت دیشەکەی ناکە ئەدی دوای مووقیفی چییە دەفەرمێ فەئین ئەصابەتکم مصیبەتون ئەگەر توشتان بوو مصیبەت و بەڵایەک لەو چوونە دەرە قالە دەڵێ قەد ئەنعەم الله عەلەیە بێگومان خوای گەورە نیعمەت و چاکەی کرد لەگەڵم ئیذ لەم ئەکون معهم شەهیدە کاتێک ئەمن لەگەڵ ئەوان حازر نەبووم و ئامادە نەبووم نەچوو لە کاتی شکستدا تاوان کەس خۆی ناکا بە ساحب وایە ئێستاژ وایە جاری وایە کەسەکە لەگەڵ کەسێک دای بڕیاری شتێک دەدا لەوانەیە پێشت باش بێ و چاک بێ یەکەم جار بەڵام کە شکستی هێنا هەموو خەڵ خۆی لێ دەکشێنێتەوە کە ئەوە مووقیفێکی باش نییە بەڕاستی ئینسان کە لەگەڵ بوو مەرزنی هەر لەسەر هەڵەکەت سووربی بەڵام اعتراف بە هەڵەی خۆت بکە بڵێ ئەمنیش لەگەڵ بووم غەڵەتمان کرد نەک خۆتی لێبەریکەی وئین منکم بێگومان لەناو ئێوەدا لەمن ینی بە دڵنیاییەوە کەسانێکەن چ دەکەن لەیوبەطئەن یعنی خۆیان دوا دەخەن تەمبەڵی دەکەن ناچن بۆ جیهادکردن و بۆ بڵاوکردنەوەی دیت فەئین ئەصابەتکم مصیبەت و بەڵایەک قال قد أنعم الله بخۆشیەوە دەڵێ خوای گەورە نیعمەت و چاکەی کرد لەگەڵ من ئیذ لەم ئەکون کاتێک ئەمن لەم ئەکون معهم لەگەڵ ئەوان شەهیدە ئامادە نەبوو ئەدی وەلئین ئەصابەکم فەضل ئەی ئەگەر توشتان بوو بایە بەخشش و چاکەیەک من اللهی لەلایەن خواوە مەبەستی غەنیمەت و دەستکەوت و چونکە سەحابە جاری وا هەیە هەندێک جار تاوان چوون شەهیدیان داوە زەحمەت و ماندووبوونی زۆریان توش بووە هەندێک جاریش چوون بەبێ ماندووبوون غەنیمەت و دەستکەوتێکی زۆریان هێناوەتەوە بۆ مەدینەی حاڵێن جا دەفەرمێ وەئین ئەصابەکم فەضل من الله و ئەگەر تووشیشتان بوو بایە بەخشش و چاکەیەک لەلایەن خواوە غەنیمەت یاسەر کەوتپان لەیەقولەنە دەیانگوتی لەیەقولەنە جا ئەو یعنی وەگەوەی لەناو کەوانەیەکی داخوای گەورە پێمان بڵێ لەیەقولەنە تەبەن قسەکەی ئەوان ئەوەیە یا لەیتەنی کونت معهم دەیانگوت خۆزیا ئێمەش لەگەڵتان باین بەڵام لەو لێوانەدا خوای گەورە قسەیەک دەکات دەفەرمێت لەیەقولەنە بە دڵنیاییەوە دەڵێن ڕێک دەبێ ئەو قسەی بخێنا و کەوانەیەکی کە لەم تەکون بینەکم و بینەهم مەوەدە وەک ئەوەی لە بینی ئێوە و لە بینی ئەواندا هیچ ناسیاویەتیەک و دۆستایەتێک نەبوو بێ پێشتر وەک ئەوەی نەیان ناسن ئاوا خۆیان دەهێنایە پێشە دەیانگوتی دەیانگو یا لەیتەنی کونت معهم خۆزیا ئێمەش لەگەڵ ئەو کۆمەڵە خەڵکەی چوو باین فەئەفوزە ئەو کاتە سەرفراز دەبوون قازانجمان دەکرد مەبەستیان قازانجی دنیای بوهانەکی قیامەتی فەوزەن عەظیمە یعنی بە قازانجێکی زۆر گەورە ئەوە سیفەتی کێیە سیفەتی ئینسانی منافقە کاتێک لە مەشروعێکدا شکستت هێنا خۆی لێبەریکەی کە سەرکەوتی خۆتی لێ بکەیە بە ساحب کە بەداخەوە یعنی سیفەتی زۆرینەی خەڵکیە دوو شەریکن بەیەکەوە ئەگەر قازانجکەن لە کڕینی شتێکیدا نافەسەیانە لەسەرەوەی کێ فیکرەکەی بکا بەی خۆی وایە ئەگەر زەرەریان کرد هەر یەکەی هەوڵ دەدا خۆی لێ بزێتەوە کە ئەوە خراپە تۆ بە حەقیقی کە لەگەڵ بووی دوای شکست هێنانەکەش لەگەڵ هەر لەگەڵ بی باشە چونکە بەنسبەت جارێ ئەوەی ئیمانداران خۆکە چوون ئەگەر شەهید بوو بن تەوان باشتیان بۆ خۆیان مسۆگەر کردووە بریندار و ناڕەحەت بوو بن هەر قازانجیان کردووە و سەریش کەوت بن هەر قازانجیان کردووە وەلئین ئەصابەکم فەضل من الله ئەگەر توشتان دەبوو چاکە و بەخششێک لەلایەن خواوە لەیەقولەنە دەیانگوت جارێ قسەکەی وان نەهاتووە ئەوە قسەی خوایە کە لەم تەکون بینەکم و بینەه مەوەدە وەک ئەوەی لە بینی ئێوە و لە بینی ئەواندا هیچ مەوەدە ناسیاویەتی و خۆشەویستیەک نەبوو بێ دەیانگوتی یا لەیتەنی کونت معهم خۆزیا بەڵام لەیتە هەمیشە خۆزگەی مەحاڵە کە ناگەڕێتەوە خۆزیا ئێمەش لەگەڵیان باین فەئەفوزە ئەو کاتە ئەمنیش قازانجم دەکرد سەرفراز دەبووم بە فەوزەن عەظیمە بە قازانجێکی بە بردنەوەیەکی گەورە ئەو جا خوا دەفەرمێ فەلیوقاتل فی سەبیل الله الذین یشرون الحیاة الدنیا بالآخرة با بجەنگن لە پێناوی خوادا ئەوانەی یشرون الحیاة الدنیا دایانەوێ بفرۆشن ژیانی دنیا بەچی بە دواڕۆژ فەلیوقاتل فی سەبیل الله الذین با بجەنگن لە پێناوی خوای گەورەدا ئەوانەی مەبەستیانە بگۆڕنەوە چ بگۆڕنەوە ژیانی دنیا بە ژیانی قیامەت وایە تەبەن هەر کەسێک بەتەمای ئەوەیە دنیای خۆی بدا بە خوای تاخوا قیامەتی داتێ
با لە پێناوی خوای گەورەدا بجەنگێت و بەرگری جا قیتال یعنی دیفاعکردن و بەرگری بکە لە دینی خوای گەورە ومن یقاتل فی سەبیل الله جا هەر کەسێک بجەنگێ و شەڕ بکە لە پێناوی خوادا خۆ لە دوو حاڵەت بەدەر نییە فەیوقتل یا دەکوژرێ وایە ئەو یەغلب یا سەردەکەوێ وایە یا دەکوژرێ یا سەردەکەوی فەسەوفە هەر کامێکیان بوو فەسەوفە خوا دەفەرمێت لەمە و دووە نؤتیهی پێی دەدەین ئەجڕەن عەظیمە پاداشتێکی زۆر گەورە لە خزمەتکردنی دیندا سەرکەوی هەر سەرکەوتنە ژێرکەوی هەر سەرکەوتنە لە داوە و بانگەوازیشدا هەروایە کاتێک محازەرەیەک دەدەی خەڵکێک لەوانەیە وەک دەڵێ بە قسەت کات و گوێڕایاڵیت کات و بە قسەی تۆ چاک بێ هەر قازانزت کردووە ئەگە جنێویان پێدای لە زیاتی بە قسەکردن ئەوش هەر قازانزە خۆ لەسەر ئەوە کەس زەمیان کردی توهمەتباریان کردی ناڕەحەتیان کردی لەوەش هەر تەمان پاداشتیوی لەوانەیە زۆر زیاتریش بێ لە مەدحەکە دەگونجێ تووشی مەغرور بوون و عوجب بکە زۆر جار وایە بەڵام زەمکردن و ئەزیەتدان ئینسانی دامەزراوتر و ئیمان بە قووەتر دەکا بۆیە خوا دەفەرمێ فەلیوقاتل فی سەبیل الله با بجەنگن لە پێناوی خوادا ئەوانەی یەشڕونە الحەیاتە دوو دەیانەوێ بگۆڕنەوە ژیانی دنیا بە قیامەت ومن یقاتل ئەوە قاعیدەیە هەر کەسێک بجەنگێ لە پێناوی خوا جا و جەنگە مەرزنیت دەبا بەو دۆشکە بێها یعنی هەر کەسێک خزمەتی دینی خوای گەورە بکات لە خزمەتی دینی خوادا بێ فەیوقتل بکوژرێ و ناڕەحات بکرێ بمرێ لەو پێناوەیدا ئەو یەغلیب یا سەرکەوێت و وەک دەڵێ زاڵ بێ هەر فەسەوفە لەمە و دووە نؤتیهی پێی دەدەین ئەجڕەن عەظیمە پاداشتێکی زۆر گەورە سەیری کەلیمەکان بکەنەوە وەلەو ئەگەر ئەننا ئێمە كتبنا نووسیبامان عليهم لەسەریان ئەنیقتلوو پێمان گوتپان خۆتان ئەنیقتلوو بکوژن ئەنفوسەکم خۆتان ئەوی خڕوجوو یا بڕۆنە دەرێ من دیارکم لە ئاوەدانیەکانتان ما نەفیە طبعا يعني ئەنجامیان نەدەدا إلا قليل تەنها کەمێک منهم لەوان نەبێ وەلەو ئەگەر ئەنەهم ئەوان فەعەلوو ئەنجامیان دابە ما ئەوەی لێرە نەفی نییە ما ئەوەی یوعەظینە به پێی ئامۆژگاری کراون لەکانە یعنی بە دڵنیاییەوە ئەو شتە خەیڕەن لەهم چاکتر بوو بۆیان و ئەشەددە و چاکتریش تەثبیتە پێی دامەزراوتر دەبوون وئیدەن ئەو کات لە ئاتەیناهم پێمان دەدان من لەدونا لەلایەن خۆمانەوە ئەجڕەن پاداشتێکی عەظیمە گەورە وەلە هەدەیناهم و ڕێنمونیمان دەکردن صراطا مستەقیمە بۆ ڕێگای ڕاست ومن يطع الله هەر کەسێک گوێڕایاڵی خوا بکە والرسول پێغەمبەر صلی الله عليه وسلم فأولئك ئەوانە مع لەگەڵ الذين ئەوانن أنعم الله عليهم أنعم چاکەی کردووە خوا لەگەڵیان من النبیین ئەوە دیارە پێغەمبەران صدیقین ڕاستگۆیان شەهیدان صالحین پیاوچاکان حەسونە باشترینن ئولائیکە ئەوانە ڕەفیقە بۆ هاوڕێتی ذلكە ئەوە الفەضل چاکەیەکە من الله لەلایەن خواوە وەکەفە بەسە بالله خوا عەلیمە کە ئاگاداری کردەوە و نێتانە یا ئەیها الذین ئامنوا ئەوەش ئەی ئەوانە ئیمانتان هێناوە خودوو وەرگرن حیذڕەکم خۆپارێزی خۆتان احتیاتی خۆتان وەرگرن احتیاتەکە کوردیترە تەوان ساتر لی تێدەگوانە احتیاتی خۆتان وەرگرن یعنی لە ئامادە باشی دابن هەمیشە ئیهمال و بێسەرە و بەرەمە بن ئەوانەی باسی جنۆکە و شتیش دەکەن ئەگەر بستنە جەستەی ئینسانی کەی دەچن ئەو حاڵەتانە دەچن کە ئینسان غەفڵەتی هەیە لە بێئاگاییدایە بۆیە کە دەچێت سەر ئاو کە جل دەگۆڕی کەچی دەکەی سنەتە ئەعوذ بالله و بسم الله و شتی بکەی بۆی ئەگەر وەکو ویقایە وەکو خۆپارێزی دەناخۆ و خود و حیذر هەمیشە یعنی احتیاتی خۆت وەرگرە فەنفیڕوو ڕاپەڕن ثوباتین کۆمەڵ ئەوین فیڕوو یا ڕابپەڕن جەمیعە هەمووتان وئین منکم بێگومان لەناو ئێوەدا لەمەن کەسانێک هەن لەیوبەطئەن تەمبەڵی دەکەن فەئین ئەصابەکم ئەگەر توشتان بوو مصیبەتون بەڵایەک قالە دەڵێ قەد ئەنعەم الله بێگومان چاکەی کرد خوا عەلەیە لەگەڵ من
ئید لەم کاتێک من لەم ئەکون معهم ئەمن لەگەڵ ئەوان شەهیدە ئامادە نەبووم وەلئین ئەصابەکم ئەگەر تووشیشتان بوو فەضڵ من الله بەخششێک لەلایەن خواوە لەیەقولن بە دڵنیاییەوە دەڵێن ئەجاهان ئەو ئاەتە ڕێک وەکو ئەوەیەکی وایە ها پێی دەوترێت جملەی ئیعتیراضی لە عارەبیدا ها لە کوردیدا کە قسە دەکەی دەڵێ ها لەناو کەوانەیەکدا قسەیەکی دەکەی پەیوەندی بە پێش و پاش خۆیەوە نییە کە ئەن لەم تەکون بەینەکم وبەینەوە گەوەی لە بەینی ئێوە و ئەواندا هیچ ناسیاویەتیەک نەبێ یا لەیتەنی كنت معهم خۆزیا منیش لەگەڵ ئەوان بام فەئەفوزە تا سەرفراز بوو بام فەوزەن بە سەرفرازبوونێکی گەورە فەلیقاتل با بجەنگن فی سەبیل الله لە پێناوی خوا الذين ئەوانەی یەشڕونە دەگۆڕنەوە الحیاتە الدنیا بالآخرە ژیانی دنیا بە دواڕۆژ ومن يقاتل هەر کەسێک بجەنگێ فی سەبیل الله لە پێناوی خوا فەیقتل ئەو یەغلب بکوژرێ یا سەرکەوێ فەسەوفە لەمە دووە پێی دەدەین پاداشتێکی گەورە. صلی الله علیه وسلم.